بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش. ڕێکخراوی لێخۆشبوونی نێونەتەوەی دەنووسێت لە ساڵی 2025 زاینی کۆماری ئیسلامی ئێران 2159 کەسی لە ئێراندا ئێعدام کردو. ئەمەش بە پێی مەزەندەی ڕێکخراوەیە 80% سەرجەم ئەو کەسانەیە کە لە ڕادەی جیهاندا ئێعدام دەکرێت. ئەو ڕێکخراوە و ڕێکخراوەکانی دیکەی مافەکانی مرۆڤ لە راپۆرتەکانیاندا بە بەڵگە ئەماژان کردووە کە لەوە تا ساڵی 1970 زاینەوە کۆماری ئیسلامی لە کوشتن و بەندکردن و ئێعدامکردن هەروە بەردەوام بوو. بۆ وێنە لە 12 جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی بەرامبەر بە 2 مانگی 6 ساڵی 1983 زاینی کۆماری ئیسلامی 59 لە لاوانی خەڵکی شاری مەهابادی لە سێدارەدا کە هەتا ئێستاش تەرمەکانیان ڕادستی بنەماڵەکانیان نەکراوەتەوە. بۆ مەبەستا لەگەڵ سێ ڕێزدار وریامان بلێ کە براکەی لەو سەروبەندەدا ئەعدام کرا، هەروەها برایم قەزاق چالاکی سیاسی و هەروەها شاهد حاڵی بەشێک لە تاوانەکانی ئەو سەردەما و یونس بلووری کوتەبێژی ناوەندی نەمران ئەم باسە تاوتۆ دەکەین. سپاسی ئامادەبوونی هەر سێلاتان دەکەم. کاگوریا با لە بەرزتانەوە دەست پێ بکەم. تۆ لەو سەردەمیدایەکێک لە براکانت لایەن کۆماری ئیسلامیەوە ئێعدام کرا، ئەگەر بگەڕێەوە نیزەکەی 43 ساڵ لەمەوبەر چ بیرەوەرێکت لە براکەت هەیە لەو سەردەمی؟ چۆن دەتوانی هەڵی سەنگێنی؟ چ شتێک دەبێت بە چاوی خۆت دی ئەگەر وە بیرت بێت؟ پێشەشی سڵاوتان عەرز دەکەم لە ڕادۆدەنجی ئەمریکا، هەروەتر لە کاک برامی قەزاق و کاک وێنسی و هەروەتر لە بینەرانی ئێوە زۆر سڵاوم هەیە. بەڵێ جەناب زۆر جوان ئاماژێ پێدا، زۆر گرینگە کە ئێمە کە باز لە ساڵی 1362 دەکەین نەختێک کەش و هەوای ئەو کاتی لە بواری سیاسی کۆمەڵایەتی و ئەوانەوە بێت وێنای بکەینەوە. لەو ساڵدا کە شەڕی ئێرانی و عێراق هەبوو، لەو ساڵدا کە شەڕی هێزی پێشمەرگە لەگەڵ دەوڵەتی هەبوو، گرژیەکان لە لووتکەدا بوون، ڕژیم کە دەستەوەستان بوو بەڕاستی فقط تەنیا دەیتوانی بە کوشتنی خەڵکی بێتاوان ترس و دڵڕاوکێشی زۆر بخاتە ناو دڵی خەڵک. کارم بە ساڵەکانی پێش ساڵی 62 کە یەکجار زۆری تاوان کردوی ئەدامی زۆری کرد، بەڵام لە ساڵی 1362 تاوانەکانی گەیاندە لووتکەی خۆی. لەو ساڵەدا کۆمەڵێک ئێعدام کران، هەموو بە کۆمەڵ، هەم ئێعدامی بە تاکمان هەبووم ئێعدامی بە کۆمەڵ. لە ئێعدامە بە کۆمەڵەکاندا کە دیات پێم وابێ باشتر دەبێت کاک گەنس و کاک برایم دوای زۆرتر لێکۆڵنەوە چەند گروپێکمان هەبوو، گروپی 59 نەفەرەکە لە هەمویان زۆرتر بوو بۆ ئەو گروپە 59 نەفەرە بەڕسمیش بە فەرمیش دەوڵەت دانی پێدانا لە تەلەڤیزیۆن بڵاوی کردەوە لە تەواوی جمگە قەرەباڵەکانی شاری شەر هەڵی هاوەسی. کەشێکی زۆر ناخۆش بوو. ڕۆژ نەبوو لە ماڵەکانی جیران، لە ماڵەکانی خزمان، لە ماڵەکانی دۆست و ئاشنایان خەبەری ئێعدامی ڕۆڵەیەک نەهات پایەوە. ئەو 59 نەفەرە شۆکێکی گەورەی دا بە خەڵکی مەهابادێ. خەڵک بزیان نەداهاتە سەرلیوی، خەڵک ماتەمبار بوون. هێندەی تێوەرنە سوورا گروپێکی دیکە شەرت 20 نەفەری سێن ئێعدام کرا. هەندێک دیکە تێوەرنە سوورا یەک دوو هەفتەی دیکە سووراتیانی تەوتۆمڵم 2 مانگی تێوەر سوورا کە گروپێکی 47 دیسان ئێعدام کران کە ئەوانە دەڵێن 47 ئەوانە یا 26 نەفەری ئەوانە ئێمە لەوێ نەبووین. ئەوانە جا ئایا هەموو بە یەکەوەی ئەعدام کراون، ئەوانە ئایا هەر ڕۆژی چەندانیان ئەعدام کردوون نازانین، بەڵام لیستەکان بە گروپ هاتوونەتە دەست بڵاکراونەتەوە. بە پێی ئەو ڕۆژنامەی کوردستان زمان حاڵی حیزبی دموکراتی کوردستان ژمارە 92 کە کاک برایم پاراست بوو لە لای خۆی کۆپیەکی ناربوو بۆ ئێمە من خوێندمەوە، دەوێدا ئاماژە بە مانگرتنیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکا بە خاتی ئەو ئەعدامیانی ئەو 59 نەفەرەی کە لە مەهاباد ئێعدام کران. و حیزبی دموکرات سپاس لە خەڵکی جەماوەری ڕۆژهەڵاتی کوردستان دەکا بەوەی لە مەهابادێ بەڵەوا بوو. سای لەوەی کە خەڵک ئەسڵ توانای وەی نەبوو بچێت دوکان و بازاڕێ بکاتەوە، ڕوپیەی وەی نەبوو،
هێزی وەی نەبوو چوشێت 50 نەفەر لە شارێکی بچوکی وەک مەهابادیە دەتوانین بڵێ هەر ماڵە یەک نانەی بۆ بەرکەوتەوە جا خزمی بێ خزمی دووری بێ دۆستی بێ ئاشنایی بێ یەشی هەر بۆ بەرکەوتوە بێ لەوەی تاقول و خۆش بڕۆ تەبع ئەدام دەهاتەوە بۆ ئێمە زۆر ناخۆش بوو لە گرتنی کاکەم ڕاحەتا دەگاتە ئێعدامکردنەکەی ئەو شەوەی کە گیرە هەمومان نووسوی سەعات 2 شەوێ بوو لە خێوان ڕاستکردنەوە بێ ئەوەی کە لە دەرکەی بدەن ئەوە دەمازانی کاشی کۆڕسەتە پەسەمان ڕاوەستاوە دانە بەدانە لە مایان پرسی ئەتۆ چی زانیان کاک نەجات بۆ کاک نەجاتم هاتوون دیارە ئەو کتێب من عەبدوڕەحیمم نێوی دە شانزەمەیدا عەبدوڕەحیمە بەڵام کتێب تۆ نێوەکەی دیکە چێت تۆ مستعارەتی کوتی بەڵام من نەجاتیشم پێ دەڵێن دەکتی بۆ خۆتی تۆ ستاوالی باسی دەکە تا یکم کەمێکی قیژاند و قسەی کرد و ئەوانە کە ناوێ ببن و کوتی ناهیز دوو دەقەچین دوو پرسیاری لێ دەکەن دێنەوە بابم هاتە پێشی و کوتی بۆ دەکەن کاکە بۆ بە ئیجازە هاتوون بۆ ئیسلاحەتمان لێران کەڵدستکان بە کوردستان بە کوڕەکەمان داوە کوتی کاکە هیچ ببەخشەمە ئاوا هاتوین مەزبوور بین ئاوا بین دەبێت دوو سوئال لێ دەکەین پێیان بۆ دەگەڕینەوە ئەوە ژیرانەکەی بە دووەدا چوونەکەشیدا هەر ئەو ماوەیە کە نزیک بە پێم وابێ بە یەک مانگیا چل شەوێک بێخەبەر بوو ئاگامان لێی نەبوو چەند جار چوونە کوتیان لە زیندانی مەهابادەیە بەڵام ئیجازەی ملاقاتی نییە لەو ماوەیەشدا زۆر کەس دەهاتنەکن بابم کە ئەوە فلان کەس لەگەڵ دەوڵەتەوە پرۆفت پێی بڵاو و کوڕەکەت بۆ نەجاتەدا و بابیش مردی کوڕی من هیچ فەرقی نییە لەگەڵ کوڕی ئەو خەڵکی چونکە لەگەڵ کاک نەجاتم زیاتر لە 56 نەفەر زیاتر هەر بە یەک شەو 56 نەفەریان زیاتر کرد هەر بە یەک شەو شەوێ بەیانێکە خەڵک دەستانەوە هەر ئەو دەیکوتە شەوێ هاتوونەتە ماڵەمە ئەوی دیکەش دێک شەوێ هاتوونەتە ماڵم کوڕەکەیان بردوونیا پیاوەکەیان بردوون شتێکی وە سەری نەشی بام بە هیچ شێوەیە قبوڵ نەکە کە بچێ بۆ دوایان کەوێ تی کوڕی من فەرقی لەگەڵ ئەو کوڕی ئەو خەڵکەی تەنانەت بۆ ئێعدامکردنەکەشی بە هەمان شێوە بابم هیچ خۆی لە خەڵکی جیان نەکردەوە وتی مطلقاً ئەمنەگە کوڕی من فەرقەچین لەگەڵ ئەو جەماعەتێ دیکە کە کاتێکی ئەوانیش ئێعدام کران یعنی دەمێ ئەوەی ئاماژە پێ بکەم کە بەڕاستی ئەوەی کە ئەو ڕۆکە ئێمە دانیشتون لێرە باز لە 50 نەفەر دەکەینەوە لە 12 جۆزەردان دەکەینەوە بە حەقیقەت بە 12 جۆزەردان ببێتە بیانوویەک بۆ یادکردنەوەی هەموو ئەوی ئەعدامیانەی ساڵی 62 بە تایبەت توش ساڵی 62 فقط 50 نەفەر ئەعدام نەکراوە کاک سەلا ئەوە هەڵەیە ئەگەمە فقط بڵین 50 نەفەر ئەعدام کراوە زیاتر بۆ لیستەیکەران لە ناوەندی نەمران هەیە پێم وایە کاک نەجات لە من چاتری شارەزا هەیە من ئیجازە بەوی دەدەم بۆکە داوا لەوی دەکەم کە جەنابیان ئەو ئامارانە بدات زیاتر لە 272 نەفەر بە تاکو بە کۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان 10 ساڵی دای ئەعدام کراوە کە تەنیا لەو بەشی مەهابادێ فقط 137 نەفەرە دێ 50 نەفەر لەچوە 137 نەفەر لەچوە کەواتە بۆیەم پێماش باشە کە وەک چۆن کیمیابارانی هەڵەبجە یادی دەکرێتەوە وەک چۆن ئەنفال یادی دەکرێتەوە 12 جۆزەردانیش یادکردنەوەی فقط 50 نەفەر نەبێ یادکردنەوەی 137 نەفەر فقط لە مەهابادەیە 272 نەفەر لە ڕۆژهەڵاتی کوردستانەیە لە سەقزی 17 نەفەر ئێعدام کراوە لە سنەی 26 نەفەر ئێعدام کراوە هەمزەمان دە یەک مانجیدا دە 45 شەویدا کەواتە زۆر خۆشە ئەو 12 جۆزەردانە بێتە ڕۆژێکی نەتەوەی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە یادی هەمویان بکرێتەوە دیمۆلات هەڵبات دەسمە لە کاک بریم لە پێشتا گەلێکتان سپاس دەکەین بۆ ئەوی کە ئەو بەڵگانە ناردت بۆ دەنجی ئەمریکا لە بەشێک لەو بەڵگانی کە ناردوو تا دیارە بە فارسی نووسراون گەواهیدانی دایک و خوشکی ئەو کەسانەیە ئەو گەنجانەیە و لاوانەیە کە گیراون کە پێشەوەی دام بکرێنەمانە ئەشکەنجەش کراون هەویستمان بۆ بینەرانمان تۆ هندێک باسیۆکەی ڕاستە ئەمانە ئەو سەردەمی پێشەوەی کە دام بکرێن ئەشکەنجە کراون سڵاو ڕێزمەیە خزمەت بەڕێستان و ڕێزان کاگوریا و کاگەنووس و بینەران و بیسەرانی ئەو بەرنامەیە ڕوحی هەموو شەیدانی کوردستان شاد بێت بە تایبەت کە یادی ئەو 59 شەی دەبێت تاوانانە دەکەین سەری ڕێز و نەواز دادەنوێنم لە ڕاستی ئەگەر ئیجازە بێ من زۆر بە کورتی پێش ئێعدامەکە دەگەڕێمەوە یەک دوو بابەتی زۆرگرین کە پەیوەندیدارە بۆ ئێعدامانەوە هەروەک دەزانن محەممەدی بروجێردی ڕئیسی قەرارگای هەمزە بۆ لە ناوچە کەسێکی زاڵم هەر ئەو محەممەدی بروجێردی کە کاتی خۆی لە پاوە دەستی کرد بە دروستکردنی پێشمەرگەی موسڵمانی کورد جاشی هێناگۆڕێ و ڕێکی خستن
دێتە مەنتەقەی مەهاباد لە یەکی خاکەلەوەی ئەو ساڵە 1362 لە بینی نێوانی مەهاباد و نەغەدە دەڕێگادا دەبێت پێشمەکانی حیزبێ لێی دەدەن دەیکوژن و چەند نەفەرێکی دیکەشی لەگەڵ دەبێت ئەوە ڕۆژی نەورۆزە دوای 5 ڕۆژ کە دەبێتە 5 خاکەلەوەی 1362 هێزەکانی سوپای پاسداران و ئەرتەش و جاشەکانیان هێرش دەکەنە 3 ئاوایی منتەقەی سندوس دەست دەکەن بە کوشتاری خەڵکی بە بیانووی ئەوەی کە ئەو پێشمەرگانەی کە محەممەدی بروجەردیان کوشتۆ ئێستا لەو دیاتانن لەو سێدەیەی 19 نەفەری کوردیان سونیان قەتوعام کرد 2 نەفەریان قەرپەپاغ بوون کە یەکیان دەبێتە کوڕی خاڵی بابی خۆم کە چووە پێشان پێ بگرێ پێشمەرگەی لێ نییە و کەس لەو ئاوایە چەچپێنێ ئەوانیان کوش بوون جا ئەو مەوزۆی کوشتاری ئەو 21 نەفەرە بنەماڵەکانیان ئەوانە شکایەتیان لە سوپای پاسداران کرد لەو کەسانی کە لەو قەتوعامەیدا دەستیان هەبووە ئەوە یەکەمین جارە لەو 47 ساڵی ڕابردوودا کە ڕێژیمی کۆماری ئیسلامی قبول دەکات تەئیدی دەکات کە ئەو خەڵکە ئەوانە قەتڵێکی غەیری عەمد ئەوانە کوژراون و بۆوانش دەبێ لەلایەن دەوڵەتەوە دییان بدرێتێ پاش 9 ساڵان لەلایەن محکەمەوە قەرارێک دەردەچێت بە پێی ئەو خەڵکانە 100,000 تومن 150,000 تومن دییەیان دەدەنێ بەڵام لە تەواوی ئەو هەموو خەت و ئامانەی دەکەکراوە لە یەک جێگادا ڕژیمدانی پێدا نهێنان هەر لە هێرشی سێزدەی خەزەڵوەری 1359 کە هێرشیان کردە سەر هیندەرخاش و وسوکەند کە بەخۆم شاهیدێکم لەوێ نزیک بە 53 نەفەریان قەتوعام کرد تەنانەت پاسدارەکان گوارەی گوێی ژنانیان دەردێنا ئەوانەی کە شەهیدیان کردون ئەنگوسیلەکانیان دەردێنا بە تاڵان دەیان برد دەماڵەکانیاندا خەریکی دزی و تاڵان بوون گیشە و قەڵاغ و ماڵی خەڵکیان هاوتێبەدا مەبەستم لەو باسکردانە ئەوەیە کە ئەو جنایەتانەی کە ڕژیم کردوێتی بەتابەت ئێستاش دەیکا بەبێ بیان و خەڵک ئیدام دەکا لە ژێر شکنجەدا ئیترافی ئیزباریان لێوە دەبێت ئەو ئیترافی ئیزباریە هەر لە سەرەتاوە ئەو ڕژیمە ئەو کارەی کرد ئەوانەی کە بە زۆری بە زۆرە ملی لە ژێر ئەشکەنجەدا زۆر تاوانیان قبول کردووە فیلمیان لێ دروست کردوون گوتوێژیان لەگەڵ کردوون هەروەک گوتوێژی ئەو 59 شەهیدەی کە بەرەبەیانی لە تەلەڤیزیۆن بڵاویان دەکرێن و نیشانیان دەدەن ئەوانە مل بە تاوان دادن ئێمە و تاوانەمان کردووە ئێمە لەو شەڕاندا بەشدار بووین ئەوە بەشێکە لەو جنایەتانەی کە ڕێژیم بۆەوەی کە تۆڵەی فەرماندەکانی خۆی بکاتەوە بە کوشتنی مناڵان و پیر و پەکەوتەی ئەو وڵاتان ئەگەر پاسدارێک فەرماندەیەکی گەورەی کوژراوە دێ ئەو جنایەت و قەتوعامانە دەکات سەبارەت بە ئەوەی کە فەرموود ئەو شاهیدانە بەخۆشیەوە دوای 2 مانگونی و لەلایەن ڕێکخراوی مافی مرۆڤەوە سەردانێکی کوردستان دەکەن لە ناوچەی مەهاباد چەند بنەماڵەیەکی ئەو 59 نەفەرانە کە دیارە لە راپۆرتی ئەو ڕێکخراوە هاتووە نێوەکانیان گۆڕیەوە بۆی کە نەناسرێنەوە کە دەخێنمەوە هێندێکیان دەناسم دەزانم ئەوە باسی کێ دەکا چون خەڵکی ئەو شارەم خەڵکەی دەناسم تەنانەت ئەو شەهیدانە ئەو 59 نەفەرانێک کە هەن وەک کامرانی زایری حیجازی خالیدی سەفا چەند نێوێکن کە ئەوانە پێم خۆش و باسییان بکەم هیچیان تەمەنیان نەگەیشت بۆ 17 ساڵی هەموو ژێری 16 ساڵ و ئەوەی بوون لە 59 نەفەری ئیعدامی شاری مەهاباد 38 نەفەریان خوێندکار بوون کە تەمەنیان نەگەیشتۆتە 38 ساڵ ئەوانەی کە شەهادەت دەدەن ئەو خوشک و برایانە یا باب و دایکن چون زیندانی ملاقاتی منداڵەکانیان کردو دەجێڕنەوە کە ئەو ماوەیە کە مناڵەکانیان لە زیندانی مەهاباد بوون
ئیجازەی چاوپێکەوتیان پێ نەدراوە لەبەرەوەی کە لە مەهاباد لەژێر شکنجەدا بوون و ئێترافیان لێ وەرگرتوون پاش ئەوەی کە دەچن دەیانبن بۆ زیندانی ورمێ لە زیندانی ورمێ لە پێش شوشەی ڕاوەستا و کوڕەکان هێناوە پاسدارێک یا دوو پاسدار بن هەنگڵیان گرتۆ لەبەرەوەی لاخەکانیان هەموو جێشکەنجێ پێوەیە بە ئوتووی بەرقی داکراوە یا بەو کابلانە کە لیان داوە هەموو هەڵدەر بووە مناڵەکانیان کە دێن بە تەلەفۆن قسە دەکەن لەو دایک و باوکانە دەژێڕنەوە کە کوڕەکە یەکیان کوتێتی هێندیان لێداوین کە حازرین هەموو شتێک بڵێن بە درۆ قبولی بکەین بە کابڵی بەرقی بە شۆکی بەرقی دەواقع دە شۆکی بەرقی بام لێرە هێندێک بە کورتی باسی بکەم شۆکی بەرقی گازێکە لێرە لەو ئوروپای لە حیوانی دەدەن بۆی کە سەری دەبڕن شۆکێکی لێن بەردەبێتەوە شۆکی بەرقی شکنجەیەکی یەکجارێک جاز زۆر ناخۆشە کە تۆ دەبینی حیوانێک چەندە عەزاب دەکێشێ کۆماری ئیسلامی سپای پاسداران ئەو زیندانیە بێتاوانەی کە گرتوونی لەو سەردەمەیدا لەوانەیە ئێستا شەڕ و جینایەتیان بکە بە سیغاری لەسەر سینگی زیندانیانی سیاسی نووسیوانە بژی خومینی ئەوە لە شەهادەتی ئەو زیندانیانەیە کە سوکاریان پێش ئیعدام سەردانیان کردوون چوونە ورمێ نەفەرێکیان دەژێڕێتەوە پێشەوەی کە من ببەن بۆ ورمێ هەروەک بەڕێز کاگورەیە ئیشارەی بە هێندێک گرتنی خەڵکی مەهاباد دەکەم یەکێک لەو زیندانیانە دەڵێ ئەو شەوەی کە منیان گرت بۆ بەیانەکەی 400 نەفەری دیکەیان دەگەڵ من هێناو دیارە ئەو زیندانیە چەند مانگ پێشتر گیراوە گرتنی ئەو خەڵکەی هەموو ڕۆژێ بەردەوام بووە 100 نەفەر 50 نەفەر خەڵکە گیراوە و شکنجیان کردن ئێترافیان لێستان دنیا ئیوا بۆ خەڵکی دیکە تکای بۆ کردوون بەردراون بەڵام لە کۆلدا ئەو شکنجانەی کە کراوە وەچی ئەو شاید حاڵانە باسی دەکەن کێشانی نینۆکی دەستیان سووتاندنی بەدەنیان بە ئوتووی بەرقی لێدان بە شەپ و مست و زلە تا ئەو جگایی کە زیندانی لە حاڵ چۆ و بەربۆتەوە دایک و بابی ئەو زیندانیانە هەروەک لەو راپۆرتەی لە خزمەت جەنابەتدا هەیە لەوێدا باسی ئەو جۆرە شکنجانە هەموو کراوە چیان لەسەر تاقی کراوەدە چۆن شکنجە کردوون ڕۆژی وا بۆ زیندانی وا هەبوو حەبی ڕەوانیان داونێ بۆی کەس ژیان کارێ بکە ماوەیەکی زۆر ئیجازیان نەداون پسنە ئەو دەستێ لەو ژوورە تاقە کەسی کە تێدا بوون خۆیان تەر کردو خۆیان پیس کردو ناچار بوون پیسایی زیندانەکانیان دەخوادێ و زیندانیان نەداوە ئەوە قسەی من نییە ئەوە ئەو راپۆرتە لە خزمەت جەنابەتدایە دەوێدا باسی ئەو جینایەتانە کراو دەرحەق بەو زیندانیانە سپاس کاک برێمە دێمە وڵات بۆ سەبارەت بۆ راپۆرتە کە لەلایەن کمیسیۆنی مافی مرۆڤەوە ئەو کارە کراوە کاگوێنس ئێوە چەند ساڵە کە ناوەندی نەربرانتان دامەزراندووە و خەریکی کۆکردنەوە ئەو سەنەدانن کە لە پەیوەندی گرتن و ئەشکەنجە و ئەدامکردندا لە کۆماری ئیسلامیدا ڕوویداوە لە پەیوەندی ئەو 59 لاوەی کە لە مەهابادی کە لە تەوریز وەک دەڵێن ئەدام کراون و ئەوانی دیکەژەگە بکرێ بە کورتی تا ئێستا کاری ئێوە لێکۆڵینەوە ئێوە لە پەیوەندی ئەو پێشێلکرانی مافەکانی مرۆڤ لە کۆماری ئیسلامیەوە تا ئێستا چۆن بوو؟ زۆر سپاس کاک سەلاجان منیش سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابەت بۆ هاوکارانت بۆ کاک وریای ماملێ و کاک برامی قازاق منیش ئەو ئیزنە دەخوازم کە لە ساڵ ڕۆژی یادکردنەوەی 59 لاوی مەهاباد و هەروەها سەرجەم ئەو ئیعدامی و ئەو نەمرانەی کە بەدەست کۆماری ئیسلامی ئێرانجیانیان لەدەستداوە سەری ڕێز و خۆشەویستیدا بنێم و جارێک تریش هاوخەمی خۆم لەگەڵ ئەو بنەماڵانە دەرببڕم لە ڕاستیدا تا ئێستا هیچ بەڵگەیەکی پشت ڕاستکراو نییە کە ئەو 59 نەفەرە لە ڕۆژی 12 جۆزەرداندا ئیعدام کرابن بەڵام ئەوەی کە بەڵگە و سەنەد هەیە ئەویش ئەوەیە کە لە 12 جۆزەرداندا
بڵاو کراوە کە ئەو 59 نەفەرەی لاوەی مەهاباد لە شاری تەورێز ئیعدام کراون. هاوکات زۆر گرینگەکە ئەوەشمان لەبیر نەچێ لە ڕۆژی 12 جۆزەرداندا لە شاری ورمێ 26 لاوی دیکەی مەهابادی ئادام کران لە هەمان ڕۆژیشدا 12 جۆزەردانیش ساڵی 62 6 کەس 6 نەمری دیکەش لە سەردەش ئادام کراون. یعنی ئەگەر کۆی ئەو سێ ئادام ئەو سێ فەقەرەی ئادامە بە کۆمەڵە لەسەر یەکدا بنین ڕێژەکان دەبێتە 91 کەس 91 کەس لە یەک ڕۆژدا یان ئادامەکان ڕاگەاندراوە یان ئادام کراون. ئەوە بێگومان تاوانێکی قێزەونە بە تایبەت کە ئێستا ساڵیادی ئەو 59 ئەعدامە دەکەینەوە زۆر گرینگە کە هەڵوێستەیەک لەسەر ئەوە بکەین هەروە کاک ئیبراهیم ئاماژەی پێکرد. تاوانەکە تا ڕادەیە قێزەونە تەنانەت بەرپرسانی ڕاستەوخۆی تاوانی ئەعدامی 59 نەفەرەکەش لە چەندین وتوێژی مێدیاییدا کە پرسیاران لێکردون خوانی لێجێر لەکەن حازرنی وەڵام بدەنەوە. هیچ کەسێک هیچ بەرپرسێکی کۆماری ئیسلامی ئێران هەتا ئێستا ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بەرپرسایەتی و تاوانەی هەڵنەگرتووە. یعنی هەر بە دەوریدا دەسوڕێنەوە خۆی لا دەدەن. بێگومان ئەوە تاوانێکی لە ڕادە بەدە درەندانەیە دەکرێت بکەوێتە خانەی کۆمەڵ کوردی و هەر بەو مەبەستە ئێمە وەک ناوەندی نەمران بە تایبەتی هەڵوێستەی زۆرمان کردووە لەسەر ئیعدامە بە کۆمەڵەکان بێگومان لەسەر ئیعدام بە کۆمەڵەکان کە کار دەکرێت 59 نەفەرەکە ڕێژەیەکی یەکجار زۆرەکە پێویستی ئەوە دەخوازێت کە کاری زیاتری لێ بکرێت لە کار و لێکۆڵینەوەکانی ئێمەدا ئێمە هەوڵمانداوە تا ئەو جگای بۆمان دەکرێت لەسەر چه ئیعدامی تاکو بە کۆمەڵ تا بەڵگە و زانیاری زیاتر کۆبکەینەوە هەوڵی ئەوەمانداوە هاوکات لە پەیوەندی لەگەڵەوە ئیعدامانەدا ناوەندەکانی نێونەتەوەی مافی مرۆڤشمان لێ ئاگدار کردوێتەوە و بەردەوامیشین لە لێکۆڵینەوە و کارکردن لەسەر ئەو کەیسانە بۆەوەی کە ئەگەر تەنانەت هەموو ڕۆژێش باسی و ئەعدامانە بکرێ لەلایەن ئێمەوە نەهێڵین کە ئەو تاوانە بەسەر کۆماری ئیسلامی ئێرانەوە بچێەوە بە تایبەت بۆ جیلی داهاتوو بۆ خەڵکی دیکەی دنیا زۆر گرینگە کە ئەوانە بزانن کە کۆماری ئیسلامی ئێران چی کردو. کاک ئیبراهیم قازاق زۆر بە جوانی باسی توێش لەگەڵ بنەماڵی و 59 نەفەرە 2 مانگ و نیو دوای ئەو ئەعدامانە کراکە بە شێوەیەک شکنجە کراون بە شێوەیەک ئەعدام کراون بە شێوەیەک ئازار دراون بنەماڵەکانیان چۆن ئازار دراون ئەوانە هەموو شتایەکن کە مرۆڤی ئەو ڕۆیی بە هیچ شێوەیەک ناوێت بەسەریاندا تێپەڕێ. ئەوە بەرپرسایەتێکی ئەخلاقی بەسەر هەمومانەوە بەسەر هەموو تاکی کورد بە تایبەت قورسایەکی زۆر لەسەر شانی ناوەندەکانی مافی مرۆڤ دروست دەکا کە ئێمە بە هیچ شێوەیەک نەهێڵین کە ئەو بیرۆکانە کۆم بن بە بەردەوامی باسییان بکەین و یادیان بکەینەوە و تا ئەو جێی بۆمان دەکرێت بەڵگە کۆ بکەینەوە ناوەندەکانی مافی مرۆڤ ڕۆژاوای لێ ئاگدار بکەینەوە و ئەگەر بژوێ ئێمە بە کۆمەڵ بتوانین وەکو ناوەندەکانی مافی مرۆڤ کاردانەوەمان بێ بەرامبەر بەو تاوانانی کە کۆماری ئیسلامی ئێران دەکە. زۆر سپاس کاگوێنس بۆ ئەو ڕوونکردنەوەت کە بۆ ڕۆژی ڕاگەاندنی 12 جۆزەردان ڕۆژی ڕاگەاندنی ئەو 59 کە ئەعدام کران نەگەوەی کە لەو ڕۆژەیدا ئەعدام کراون. دەچمە لای کاگوریا ئەگەر هێندێکمان بۆ باسی کاگنێجات بکە دیارەوەچی خۆدا ئاماژە پێدا لە برای گەورەتری تو بۆ دوای ئەعدامکردنی کارتێکردنێکی لەسەر بنەماڵی ئێوە هەبوو. پێشەچی پێم خۆشەوە باس بکەم کە کاگنەجات تەمەنی 16 ساڵ بۆگا دەستگیر کرا و تەمەنی بوو بە 17 ساڵش کە ئێعدام کرا. خۆی خوێندکاری قوتابخانە بوو پۆلیسێ دواناوەندی دەبیرستان 2 جار پاسدار دەچن لە مەدرسەی بیگرن جار یەکیان ئاگادار دەکرێتەوە فەوری خۆی بە پەنجەرەیدا فڕە دەدا و هەڵدەدەڕوە جاری دووەم بەڵام دەیگرن هەر لە مەدرسەی بەڵام مامۆستاکانیان کە نامەوێت ناویان بێنم چوشە بازێکی ئێستاژ ماون ئەوان سینگۆ بەردەدەن و دەڵێن نابێ ئەو کوڕی بەرن بە هیچ شێوەیەک ئەمە گەڕانتی دەکەین ئەوانش پاسدارش لێ دەبێت دڵ کاکە وەڵڵی 10 جار گوزاریش لەو کوڕی دراوە
من ناتوانین نێبین دڵ کاکە ئەو زار بەمێ بەبەخشم قەیدە ناکات زاریشتی کە دەیبین ئەو زار دڵە باشە گەرانتی دەکەن قوتڵە بەڵە گەرانتی دەکەن و نەزاتی بەردەدەن بەری دەدەن بەڵام معلیمەکان بابم باک دەکەن دڵە کاک محەممەد و حاڵ نقل ئاوە ئێستا ئەو کوڕەت کەمێک کۆنتترۆل کە بۆ خااتری خدای جیانی دەخەتەردایە کاکە نەزاتمە هەر کۆڵ نادا دیسان درێژە بە خەبات و سالاشی خۆی دەدا ئەدی ئەوە بوو دوای دێن دەماڵێ لە ماڵە دەیبن دەتوانم بڵم دوای مەرجیوی بەڕاستی ماڵماشیەوە هەڵتە پێم خۆش لە تەیدی قسەی کاگنزدا یەکشی ژێردا باس کەمێژ ئەوەیە کە ئەمە لە 19 خەزەڵوەر بەمەیان کوت گەلاوێش ببەخشن بەمەیان کوت کە کوڕەکەتانی ئەدام کراوە 19 گەلاوێش بەڵام کە کاتێک ئەمە چوینە سەر قەبران کوتیان قەبرەکە بردومان ناشتومان لە وادی ڕەحمەتی تەورێزیە کاگەر چوین هەر ئەو کوڕانەی کە دەگەڵ ئێمە ئەوانیش زانیان کە کوڕەکانی ئەدام کراوە خانوادانە کە تەرمی گڵکۆی کوڕەکانیانمان دیت هەر کەسە ناو مشەخەساتی خۆی لەسەر بوو سەر گڵکۆکان ناوەکەی و کوڕی چێ و تاریخێکی فەوتی کردوان دەڵام فەوتی کردو نیانپڕی ئەدامان کرد چامانێکە تاریخی برای من و 34 نەفەری دیکە دە یەک ڕۆژیدا بوون بەڵام ئەوز ئەوانەی دیکە لە تاریخی یەکەمی گەلاوێژڕ حتا دەگاتە 22 گەلاوێژێ هەموو ئەو تاریخانە ئیعدامەکانی پێوە بوو یعنی من 19 ئاگادار کراوینەوە بەڵام تاریخی 22 تێدایە ئەوە چۆن ئەوانە چیان کردو کەس نازانێت چێ تێکۆ پێکەش سریان کردو پاشان کاریگەری ئەوەی کە بێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت کاریەوەی لەسەر بابم بۆ خۆ دەزانین هونەرمەندێک بوو تەبعی هونەریشی هەر هونەرمەندێکی بۆ خۆتان دەزانن زۆر ناسک و حساسە بە حەقیقەت بابم دی لەو لەحزەیەوە کە لە جیرانی کاک نەزاتم ڕائدی بابم بەڕاستی لە هەموو شتێک بڕا ینی ڕوحیەت یەکشکا بەڕاستی ئەو کە ئینسانە ئەو هونەرمەندە نەما بوو هەردوایش ئەمە هەموو دڵین هەردوایش ئەو نەخۆشیە پێوە نووسا بەڵام یەکش دەگۆڕەدا هەبوو ئەوەی پێ ئیزافە دەکەم بە قسەکەین کاک برایمیەوە کە کۆمەڵێک ئەشکەنجەدران بۆ کوڕانە کۆمەڵێک ئەشکەنجەش دران بە بنەماڵەکان یەکێک لەوانە بنەماڵی ئێمە ینی ئەشکەنجەکان چۆن بوون دەچوون پیاوەکانی دەوڵەتیە دەچوون بە بابیان دەکوت یا بە کۆمەڵێک بابودایکەکانی دیکەشیان دەکوت کە بابە کوڕەکانتان خۆ نەکوژراونی مەیتەکەیان نەداونەوە کوڕەکانتیان ڕاجۆستن بە زیندانش دیکە مەسەلە لە شیرازێ مەسەلە لە ئیسفان و لە مەشهدێ دروێ دەکەن نەکوژراوە دڵنیا بن نەکوژراوە دڵنیایان دەکردنەوە دایک و بابیش کاکە دڵیا وایە خودایەتی ئومێدی یەک تووشە مەیتەکەیان وەرنەگرتەوە بۆ خۆیان منداڵەکی خۆیانە ناشتۆ هەمیشە ئومێدیشیان لە زیندویە کە بەشکم ئەو کوڕە زیندوو بێ منداڵە زیندوو بێ بابم حتا ئەو لە حەزەش کۆچی دوایی کرد بابم هەردێک و کوڕەکەم دێتەوە بەڵیانیان بەمدا و کوتیان زیندویە نەمردووە ینی ئەوە ئەشکەنجەی شتەوا بوو یەکشتی دیکەش کە پێم خۆشەوە حتمەن ئاماژەی پێ بکەم ئەو دایک و بابانەی کە بڕیاریان کە باوەڕیان ئەوە بوو کە کوڕەکانیان زیندویە 33 دانە دایک و باب بوو لە 33 دانی ئیعدام کراون ئەو 33 دانەی هاتن یەک دانە عەریزەیان نووسی بۆ تەواوی جونگەکانی دەوڵەتی لە ئێرانەدا هەر لە دادستانی ڕاتاکوونیا دەفتەری خومەنی تا دەفتەری منتەزری چێ وەزارەتی دادگستری ئەوانە کە داوای چارەنووسی ئەو کوڕانیان دەکرد بابە ئەو کوڕانتان دڕۆژی بەخۆ دەورنامەکەی دانووسا لە ڕۆژی فەروەردینە هەمووتان بە کۆمەڵ گرتوون دوای شاتون ئیعدامتان کردوون تەکلیفە مشەخەسکەنەوە ئایا ئیعدامن یا زیندوو ئەوە بە معنای نییە کە 33 نەفەر پێکەوە ئیعدام کراون ئەو 33 نەفەر لە بنەماڵەکانن کە ئەشکەنجە دراون و درۆیان پێ کوتراوە و پێیان کوتن کوڕەکانتان زیندوون بۆەوەی کە لەو دوو دڵیە بێنە دەرێ ئەو نامانەیان نووسیوە ئەنی ئەوەش دێرەدا تێکەڵ پێکە و شپرزەیەکە کە حکوومەت ئەمدەن ویستوێتی بیکە بۆی کە دەنجی ئەوانە دەرنەیە ئەو ئەدامیان ئەو تاوانانە دەرنەیە چ لە ئاستی ناوخۆی چ ئاستی دەرخۆی بۆەوەی کە کێشەیان بۆ دروست نەبێت ینی ئەشکەنجەی خانەوادەکانیشیان داوە بەرنەوەیەک بەڵێ ژیانی بابم بەڕاستی حتا خوددا حەز دەکە ناخۆش بوو بابم هەمیشە دەگریا ینی بەڵام ئیتر باش بوو خەڵکی مەهابادێکە ئەمە هیچ خاتچاکەی خەڵکی مەهابادێ ما لەبیر ناچێتەوە زۆر ئاگیان لە بابم بوو تەبعی ناسکی بامیان هەز پێ دەکرد نەیان دەهێش بە تەنیا بێ هەوڵیاندا لە بیری بەرنەوە هەوڵیان دەدا قسەی خۆشی بۆ بکەن و بە زورێک لە زۆرەکان لە بیری بەرنەوە کە بە حەقەتیش ئەو خەڵکە سەرکەوتوو بوون باب من تا حەدێکی زۆر لە نظر ڕەوانی و هێنایانەوە سەد کاک برایم لە بەشێک لەو بەڵگانی کە بۆ دەنجی ئەمریکا ناردۆ لە جێگاکدا ئاماژە دەکات کە دوایەوە کە کۆماری ئیسلامی ئەو لاوە و جوانانی ئەعدام کردووە بۆ ڕادەستکردنی تەرمەکانیان داوای پارەیان کردو ئەگەر سەرنجێک تەیە سەبارەت بەوەی
زۆر سپاسان دەکەم دیار بۆ بابەتە دامنابوو باسی بکەم بەداخەوە لە بیرم چوو زۆر سپاس بۆ کاک ماملێ شتی زۆر و دوجوانی باس کرد لێرە ئەمن سەبارەت بەو شکنجانەی کە لە زیندانەکانی ئێراندا کراوە بەتایبەت لەسەر هەموو زیندانێکی کورد خاڵێکی گرنگم لە بیر چوو بەداخێکی زۆرەوە لەو زیندانانەدا تا ئەوجێ کراوە لە سەرەتاوە تەجاوز کراوە بە زیندانی سیاسی چژن چپیاوە لێرەدا لەو بەشەی راپۆرتەی مافی مرۆڤدا ئەو تەجاوزەی تێدا نیە ئەوەش لەوانەیە ئەو زیندانیانە ئەو کاتێ ملاقاتیان بۆ چوە دایک و بابیان چۆ لە ڕویان هەڵاتۆ باسییان کردووە زیندانەکانیان وا شڕ کردوون لە زبان کەوتون تەنانە زیندانێک کە دێنن دەگەڵ دایک و باوشی خۆی قسە بکات دەگەڵ برای قسە بکە دڵی لە خۆ دەوێتەوە لە حەڵ دەچێت سەبارەت بەو پرسیارەی فەرمووتان بەڵێ بەخۆشیەوە ئەو بەڵگەیەم لەبەر دەستیرایە ئەوە لە خەبەرنامەی کۆمەڵەی لە ساڵی 61ەوە بزانم بابەت شتێدا سەبارەت بەو ئێدامی بە کۆمەڵی کاگیۆنس و کاگوریا باسییان کرد کە چەندین ئێدامی بە کۆمەڵ کراوە لە مەهابادێ وەختێکی ئەو زیندانیانەی کە گرتویان ئێدامیان دەکەن تیرەبارانیان دەکەن دایان بنەوە مەهاباد لەوێ جەنازەکانیان تەحویل دەنەوە ڕێژیم دەڵێ بە شەرتێکتان جەنازە دەدەینەوە بۆ هەر جەنازەیەک 10,000 تمەن پوڵی نەقد بدەن پوڵی گولەی یەک قود و شیرینمان بۆ بێنن ئەوە لە ئەو خەبەرنامەی کۆمەڵەیە نازان بۆم لاربن یا بۆتان دەرێرم دە هەر سوورەتدا ئەو جنایەتانی کە ڕێژیم کردوێتی لە هیچ شوێ دنیا نەکراوە هەمووشی لەسەر خەڵکی فەقیرە تاقی کراوەتەوە تەنانەت بابەتێک دەمەوێت لێرە بێنمە گۆڕێ ئەو هێریشی فەلەستینیەکان بۆ سەر ئیسرائیل لە 7 ئۆکتۆبر ڕێگ ئەو هێرشە بوو کە 13 خەزەوەری 1359 سپای پاسداران بەسیجەکان جاشەکان هێرشیان کردە سەر هیندرقاش و مەحمەشەی دەگەڵوی تەنیا جیاوازەی چکایە ئەوان بە تانک و تۆپ و هەموو جبەخانەیە هێرشیان کردبوو ئەوانەی فەلەستینی ئەوانە وەک چەترباز و بە ماتۆر و بە ئەسلحەی گران هێرشیان کردە سەر خەڵکی بێتاوانی ئیسرائیلی دەنا جنایەتەکە لە یەک جێگادا یەک شتە ئەوەی جمهوری ئیسلامی بەسەر ئێمە هێنان بە بەرەی نامقاومەتەکەی کە و فەلەستینیانە بوون حەماس بوون لە دژی ئیسرائیلی بەکاری هێنا بەڵێ کۆماری ئیسلامی نەک هەر ئەو چەند نەفەرەی کە ئێدامی کردوون داوای 10,000 پەنەی لێ کردوون لەو لیستەیدا کە من هەمە منداڵی واچ کۆلەی تێدایە پیا و دەمێنێتەوە یەک ئەتای مۆفەقیە و مناڵێکی چکۆلە بوو ئەتای مۆفەقی ئەو منداڵە نەبوو کە بەڵام توانایی وێت فەنگ هەڵبگرێ ئیسانی بەتەمەنی شتەدایە ئەو ڕێکخراوی مافی مرۆڤ بیانی بۆ ینی ڕێکخراوی مافی مرۆڤ لە نێوخۆی ئێرانە نەبوو کە و کاری کردو ئەگەر شی بکەوە کە ئەم ڕێکخراوە لەلایەن چێوە لە لایەن کمیتی ئەوروپا و لە چۆن نردبووان و پاشان چۆن کۆماری ئیسلامی ڕێگایدا کە ئەو لێکۆڵینەوەیە بدە بکات با لێرە شتێکی ڕوونکەمەوە کاتێک ئەو 59 نەفەرە خەبەرەکەی بڵاو کراو ئەوە ئێدام کراون من بۆ خۆمە و کات لە دەرەوە نەبووم بەڵام بەڵگەکانمەیە حزبی نوکات تەبلیغاتێکی زۆری دەست پێ کرد لە ماوەی مانگونی یەک ئەوەندا بەسەر ئەو جنایەتەیە چەند نەفرێک لە دەرەوە دێنەوە کوردستانێ ینی مافی مرۆڤ چەند نەفرێکی وەک خەبەردیگار ناردۆ بەدە چوندا بکەن بنەماڵەی شەیدانە ببینن لە مەهابادێ بانگیان دەکەنە دیاتەکان لە نزیکەوە قسەیان لەگەڵ دەکەن هەروەها لەو راپۆرتەشدا بابەتێکی دیکەیە ئەوی جێگای باسە دەبێت باز بکرێت ڕێژیم بە هەموو جۆرێک دژی خەڵکی کورد دەستی کرد بە جنایەت سەدام بنەماڵەی کورد
ئەوانەیان لە مەهابادەوە لە بۆکانەوە لە سنەی سەقز بانە مەریوان سەردەشت پیرانشاد بۆ شارەکانی دیکەی ئێرانیە دووخستەوە. ئەو بنەماڵانە ناچار بوون دەرکەی ماڵی خۆیان دابخەن بڕۆن لە ئەو شارەی کە دەبێت بچن دەبێتە بژین خۆیان بناسیێنن ماڵێک بەکرێ بگرن لەسەر حسابی خۆیان ژیان بکەن بێ حرمەتیش کە لێ پێیان کراوە ئەوە شتێکی ئاشکرایە. بەڵام سەبارەت بەو راپۆرتی حقوقی بەشەر دێرەدا بەداخەوە ئەو نوێنەرانە کە چوون چاویان بۆ خەڵکەی کەوتووە و ئەو راپۆرتانیان خڕکردوێتەوە تەنیا دەگەڵ پێشمەرگەکانی حیزبی دموکرات بوون سەردانی ئەو خەڵکیان کردووە دەنا کۆمەڵەش شەهیدی داوە هەر لەو 59 نەفەرێدا کە نێویان هەیە بەشێکیان لایەنگری کۆمەڵە بوو. بەڵام ڕێژیم تەواوی ئەو خەڵکەی کردە هەواداری دموکرات و کۆمەڵە دەسوڵاتێکدا زۆر کەسیش لایەنگری هیچ لایەکیان نەبووە منداڵ بوو. بەڵام ئەو راپۆرتە ئەمن وەکو بەڵگەیەکی زۆر زۆر باشی دەبینم چون کەسانێکی بێلایەنی ئوروپایی چوونەوە کوردستانی ئێرانێ ئەوانە بە عێراقدا چوونەوە ویزایان بۆ وەرگیرە میوانی حیزبێ بوون هەتا نزیک شاری مەهابادیش ئەوانە ڕێگایان بڕی کە بتوانن لەگەڵ ئەو بنەماڵەی شەهیدانە چاوپێکەوتنێک بکەن. کاگوێنس پرسیاری کۆتایی دێنمە لای بەڕێستان بۆ خۆت ئاماژە پێکرد کە خەریکن بەڵگەوشت کۆ دەکەنەوە سەبارەت بۆ کەسانێک کە ئەدام کراون زیندانی کراون بەڵام وەک پرسیاری گەشتی تۆ پێ دوایە کاری ئێوە زۆر سەخت نابێت لە دەمێکدا زۆربەی شایدەکان زۆربەی ئەو کەسانی کە دەتوان گەواهی بدەن لە نێوخۆی ئێرانە لە نێوخۆی کوردستانن بەڵام بۆ ئێوە بە زەحمەت دەبێت کە پەیوەندیان لەگەڵ بگرن. بەڵێ تەبعاً بۆ ئێمە زەحمەتە دیارە ئەو کارەی کە ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان 2 مانگ و نیو دوای ئەعدامی و 59 نەفەرە کردویانە ئەوان هەم سیستمێکی یاسایی سیستمێکی مافی مرۆڤی نێونەتەوەیان لە پشت بووە سەرڕای ئەوەش دیارە کاگرایم ئاماژەی بەوە نەکرد کە کۆماری ئیسلامی ئێران ئەو کاتێک کە ڕێکخراوی مافی مرۆڤی نەتەوەی گرتەکان چۆ بۆ لێکۆڵینەوە لەسەر ئەو تاوانانە کۆماری ئیسلامی ئێران هیچ هاوکارێکی نەکردوون وەکو هاوکاری تەنانەت بگرە ڕێگریشی لێکردوون هەڕەشەشی لێکردوون و وەڵامی پرسیارەکانی ئەوانی نەداوەتەوە. بەڵە بۆ ئێمە دوای ئەو هەموو ساڵە کە ئەو تاوانانە قەوماون کۆکردنەوەی بەڵگەکان کۆکردنەوەی زانیاریەکان زۆر زۆر زەحمەتە و بە تایبەت ئەوەی کە ئێمە هیچ داتایەکی فەرمیمان لەبەر دەستدانێت کە بتوانین پشتی پێ بەستین و تەنانەت لە بنەماڵەکانیش دوورین کە بتوانین ئەو بەڵگە و سەنەد و ئەو شاهیدی کە ئەوان هەیەیان بووە لە کاتی خۆیدا بتوانین لیان وەرگرین و تۆماری بکەین. بە تایبەت خاڵێکی تریشەیە کاکسە لە ئەویش ئەوەیە کە ئەگەر ئێمە لە کاتی ئێستادا مەجای ئەوەشمان بووە لەگەڵ بنەماڵەکان پەیوەندیمان گرفا بەڕاستی لە بەرپاراستنی ئەمنیەتی ئەو بنەماڵانە لە ناوخۆی وڵات خۆمان دەپاراست و خۆمان دەبار چون دەزانین ئێمە ئێستا باسی کارەساتێک دەکەین کۆمەڵە کارەسات دەکەین تاوانی مرۆڤی زۆر قێزەون دەکەین کە کۆماری ئیسلامی ئێران 43 ساڵ لەوەی پێش کردوێتی هەروەک کاگرایم زۆر بە جوانی ئاماژەی پێکرد کە ئەو کەسانی کە بەسەر کراون پێش ئێعدامکردنیان بە هەموو شێوەیەک شکنجە کراون بێجگە لەوەی کە بە هەموو شێوەیە شکنجە کراون بەشێکی زۆر لەو ئێعدام بە کۆمەڵانە هێناویان بە زۆرە ملی ڕوبەڕووی تەلەڤیزۆن شاهیدیان لێ وەرگرتوون و دەنجیان بڵاو کردوونەوە ئەوەش بۆ خۆی تاوانەکە هەر هەمان شتێکە کۆماری ئیسلامی ئێران لە 43 ساڵ و 47 ساڵی ڕابردوودا کردوێتی ئێستاش هەر بەردەوام دەکات تەنانەت چەند ڕۆژبەر لە ئێستا بوو کە دوو لاوی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتی ئەعدام کران ئەو مێتۆدەی کۆماری بمبورە کاگوێنە ژیان بێئەدەبیش دەکەم بەڵام ئاماژەیەک بە خوێنگرتنەکانیش بکە کە خوێنیان لێگرتو پێشەوەکە ئەعدامیان کرد. بەڵێ بەڵگە هەیە دیارە کاکبرایم نردوێتە خزمەتتان کە بەڵگەیەکی فەرمی بەرپرسێکی یاسایی کۆماری ئیسلامی ئێران هەیە کە ساڵی 60 نامەیەکی بۆ هەموو دادستانەکانی هەموو وڵات نردووە بە تایبەتی کوردستان کە
ئەو ئیعدامیانەی کە حکمی ئیعدامیان بەسەردا سەپێنراوە پەلە بکرێ بۆی کە ئیعدامیان بکەن، بەڵام بەر لە ئیعدامکردن بە شێوەی زۆر نهێنی لە ڕێی دکتوری پسپۆرەوە خوێنیان لێ بگیرێت، چونکە سەربازانی بریندار یەکجار زۆرن پێویستیان بخوێنە. یعنی ئەوانە هەموو تاوان هەیەکن کە وەختێک بیان بتەوێت کە کۆیان بکەی و لە لایەکی دابنی. بەڕاستی کاگبراهیم باسی 7 ئۆکتۆبری کرد، بەڵام تاوانی ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران کە کردوێتی لە دنیادا وێنەی نەبووە. دیارە لە بەرنامەکانی دیکەدا حتمەن ئاماژە بە کۆمەڵ کوژی دەکەین کە لە گوندەکانی کوردستانی ئێرانێدا لە ماوەی کە کۆماری ئیسلامیاتە سەرکار باز دەکەین کە کاگبراهیم ئاماژەی بە چەند گوندێک کرد، بەڵام ئەوەی بۆ کاتێکی دیکە هەڵدەگرین. سپاسی هەر سلاتان دەکەم کە گوێنس کاگبراهیم و کاکبووریا زۆر سپاستان دەکەین بۆ ئەم توێژە سەرکەوتوو. سپاس بۆ ئێوەش. سپاس ماندوو نەبن.